بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، یەکێک لەو خواردنانەی کە ڕۆژانە هاوڵاتیان بەکاری ئەهێنن بریتیا لە خواردنی برنج. بۆیە بە پێویستمان زانی سەردانی یەکێک لە کارگەکانی کوردستان بکەین، ئەویش کارگەی دروستکردن و بەرهەمێنانی برنج. بزانین برنج لە چ مادەیەکی سەرەتایی دروست ئەکرێت. ئێمە هەوڵەدەین زۆرترین زانیاری دەربارەی دروستکردن و بەرهەمێنانی برنج لە کوردستان بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین و ئاڕوونی بکەینەوە. بینەرمان بن. دروستکردنی ئەم کارگەیە ساڵ و نیوێک لەمە پێش خۆم چوون بۆ وڵاتی رووسیا. لە وڵاتی رووسیا کە سەیرم کرد بڵین ئەسڵەن ئیشی من بیشی برنج نەبووە، ئیشی موادی غذایی نەبووە. من چوون بۆ رووسیا بۆ ئەو معمەلیتاتانە چوون هەنێک پرێس و هەنێک قاڵب و هەنێک شتی کە لەوێ دروستکەم و بێنم چوو کەشتی رووسیا لە مەسەلەی ئاسنەب بڵین بەقوتە. کە چوم لەوێ چوومە شوقەیەکیان بۆ گرتم لە شوقەکە خۆم چوم هەنێک بڵین ئەشیام کڕی بۆ پیداویستی خۆم بۆ خواردنەوەمانە. لەوانە یەکێک لەوانە برنجم کڕی. برنجەکانیان لە کیسەیان 900 غرامە. کە برنجەکە مێنا لێم نان کە تەماشام کە برنجەکە تامێکی زۆر خۆشیە، تامێکی بڵین وەک برنجی کوردی خۆمان ئاوا. لێم پرسییم من برنجەی کوێوتیەوە برنجی خۆمانە. ئەوتم لای ئێمە برنجی رووسی هەیە قەدوە کۆمە نییە. وتی ئەمە نا، ئێمە لەمە باشتریشمان هەیە. بۆ ڕۆژی ئایندە چوم ئەو برنجیان کەوتیانەمە باشترە ئەوم کڕی لێم نابێت فعل وابوو. لە دوای وتم ئەمە لە کوێیە؟ وتیانەمە لە فڵان شارە. وتم ئەکرێ بچین؟ وتیان تۆ بۆ ئەمە نەهات، تۆ ئیشی ئەمە نییە. وتم نا، با بچین بزانین ئەو شارە وەلحاصڵ. وتیان 18 سەعات دوورە بە تەیارە چوم، بڵین بە تەیارە 2 سەعات. کە چوومە سێرم کرد ئەو وڵاتە یەک پارچە سایلۆ و معاملی گەورەیە هەمووی بڵین غەزانەکان هەمووی چەڵتوشی تیاڵچیداوە. کە تۆ چی برنج کڕی لەوێ؟ برنج لە کیسانیە حازر نییە. ئەو دەقێکە لێ یەکڕی بۆت کڕاکات و مثلن لەو چەند ڕۆژە بۆت حازرەکە. کە سێرم کە سیعرەکەی سیعرێکی مناسبە، سیعرێکی معقولە، ئێستا معاملەم کرد لەوێ. معاملی 500 تەنەم کرد. کەوتینە قسەکردن و دروستکردنی کیسە و جوانیەکەی چۆن بێوەمانە لەوێ ئەویشم دروست کرد. هەتا کوارێ بڵین جوانەکە شتێکی جوان نەبوو، چونکە رووسیا جوانی وەکو جوانی هەیەی بەڵام ئەو کوالەتی نییە. ئەوەی خۆشی لە سینەوەی هێنێ ئەگەر شتێکی جوانتری بوێ. وەڵحاصڵ دروستم کرد و هێنام. وتم 50 تەن، ینی هەر دەشە و 50 تەنە هێنی لەو 500 تەنە. لەوێ کە سێرم کرد هەر تاریخی ئەو ڕۆژێک کە بۆیان ئینتاج کردم، سێری تاریخی ئەکسپایرەکەیم کرد، ساڵێکیان لێیە. هەر ئەکسەر وتم بۆ ساڵێکی لێ ممکن بە 2 ساڵ بەبێ معلوماتیشمە بێ لەسەری، چونکە بینیمە برنج 2 ساڵە لای خۆمان. وتی وەکو شتێک چۆن پێکەنینێکی هەوتی چۆن ئەین بۆ بکەم بە 2 ساڵ خۆ بەدەست تۆ نیە بەدەست منیش نییە. ئەمە تۆڵبی ڕووسی ئەڵێ برنج ساڵێک ئەکسپایرە. لە دوای 2 ساڵ ئەمە معلوماتی یامێ، لە دوای 2 ساڵ 23 مادەی زەهرایی فڕیا برنج. وتم چۆن لای ئێمە برنجی ڕووسی زۆرە کاکە ئەمە فڵانەوە فیسارەوە. مەزوعەیەک هیچیشم پێ نەبوو، تەلەفۆنە کرد بۆ کوڕی برام وتم مەزوعەی ڕسم بۆ بنێرە. مەزوعەی ڕسمی بۆ ناردم وتم تاوتیەوە هیچی ڕووسی نییە. وتی ئەگەر ڕووسی بێ ساڵێک ئەکسپایری هەیە و شادە منشاکەی. وەڵحاصڵ جیم داقەی چێکە خۆ هێلکە بۆ 26-27 ڕۆژە
ماسێ بۆ 15 ڕۆژە شیر هەیە مەسەلەن بۆ چەند ڕۆژە گوتم قەیچەکە جا باس ساڵێ هێنام لە باشماق وتیان گەیشتە باشماق کە گەیشتە باشماق وتی ئەم برنجەی جەناب بە تەلەفۆنیان بۆ کرد وتم بەڵێ وتیانەوەی بیجەڕیت وتم بۆ وتیەوە ساڵێک ئەکسپایری پێوێ دێتم کاکە ساڵێک ئەکسپایری پێوەیە باشتر نەفرۆشا لە بازاڕا حکومە دەیگرێەوەی سووتێنێ وەڵحاصڵ بینەکەشم پێ بوو تەقریرەکەشم پێ بوو کە توڵبی ڕووسی ئەڵێ لە ماوەی ئەوە نەیە و چی وەڵحاصڵ چوومە چەند دایرەیەک ئەوەی کە عیلاقی بەسەرەوە هەبوو هیچ عینێکیان بۆ نەکرا وتیان کاکە چۆ بیکە بە 2 ساڵ داخلیکە ئێوتم ناکرێت بە 2 ساڵ من هێناومە و رووسیا ئەگەر یەکەم دەوڵەت نەبێت لە عالەمە دووەم دەوڵەتە ئێمە بێ دوای عەقڵی ئەوکەین عیلمی ئەوکەین لە تووبە وەڵحاصڵ نەیخوارد چی بکەین چی نەکەین تەلەفۆنم کردتم ڕایگرن کەی مەکەن کێشەیەکی ئاوا هەیە تەعاودێکیان پێ پڕکردمەوە وتیان جارێ ئەم تەعاودە ئەم چەند تەڵەم داخڵ کرد بە تەعاودێک جارێککە نایهێنم ئەگە کردم بە 2 ساڵی هێنم ناکرێت رووسیا نایکە خۆ ئەو نایکە بە ساڵێک و ڕۆژێ ئەسام لەبەرەوەی کە برنجەکەم بینی برنجێکی جوانە تامی خۆشە ئەگەر بڵێم لە تاما لە کوردەکە خۆشەوە بە دەمی من نیە و لە دەمی چەند کەسێک بپرسن بزانن لە تاما کامیان خۆشترە کە سێرم کە سیعرەکەی معقولە و ئاوایە هەستام بیرم کردەوە لە هێنانی چەڵتوک هە تەلەفۆنم کردەوە بۆ کەسی کە لە رووسیایە کە هەر پێکەوە لەو کۆمپانیای ئاڵدانی رووسی و ئاڵدانی کوردستان مشتەرەک دامانناوە پێکەوە یەکەم کۆمپانیاشە مشتەرەگرین لە عێراقا ئەم کۆمپانیای ئاڵدانە لە رووسیا یەکەم کۆمپانیایە قسە لەگەڵا کردوتم بە چەڵتوک ئەتوانین بێنین سوئالی کردوتی ئاسایی ئەتوانین هەر ئەو معاملەی کە من برنجەکەم لێ کڕی ئەویش معاملەکەی لە رووسیا لە سین کڕیوە معاملی ئاشاکە بڵین کڕەکردنەکە لە سین کڕیبی من خۆشم چەند ساڵێک بە 11 ساڵ هەژووی سینەکەم شارەزایم هەبوو لەوێ شتەکان لەکوێ و لەکوێ نییە هەسان معاملێکمان دۆزیەوە کە لە ڕێ ئەو معاملە عینوانەکەی معاملێکمان کڕی کە کڕیمان معاملم کردی و هاتمەوە ئێرە لە پیشەسازی سلێمانی تاوان تۆ جەدواکە تەقدیمەکەی و دوای ئەوە عەقدی کڕینی معاملەکە ئەنجا ئەوانەگە زەویان هەبێ زەویەکت بۆ دابینەکەن ئەگەر نەیان بێ ئەتوانین مەسەلەن زەوی لە شوێنێکا بکڕی هەدیسانەوان هاوکاری دەکەن و معاملەکەت بۆ جێبەجێەکەن بە تەسلیمکردنی جەدواکە لە پیشەسازی ئەم جێگەی کە ئێسای تایەن ئەمەیان مابوو زەویەکی بڵێن زۆر شیو بوو یا بیان بە چەند کەسێک لەبەرەوەی مەسارفێکی زۆر ویز نەیکرد بوو بە کارگە کاک شێخ محەممەد وەکە زانین هەموو بەرهەمێک لە سەرەتاکەی بە مادەی خام دەست پێکە مادەی سەرەتایی حەزەکەین باسێکمان لە
مادەی سەرەتایی برنج بۆ بکەیت ئایا مادەی سەرەتایی برنج بریتە لە چی وە لە کوێوە بۆتانێەوە چۆن ئەگاتە دەستیەوە بەڵێ پێشەکی بەخێربێن مەسەلی برنج پێش برنج چاڵتوکە ئەم چاڵتوکە ئەگەر من لەوە بۆت باسکەم کە چۆنی تۆ ئەکرێت چۆنی سەوزەدت لەوانەوە شتێکی عامە و خەڵک خۆی زانێت بەڵام هاوردنی بۆ کارگەی ئێمە ئەمەد بۆ باسەکەم کە ئێمەم چاڵتوکە لە رووسیا ئەیکڕین چاڵتوکی گردەی دەرەجەیەکەکەی کڕین لە رووسیا لە چ شارێکی رووسیاوە لە ئەستراخان کراسنەدار ئێمە لەم دوو شارە ئەقدمان هەیە و چاڵتوجان لێکڕین تێکەی ساڵانە ئێستا لە ئیم ساڵەوە کە دەستمان پێکردووە قمان لەگەڵیانە کردووە ئێستا حالێن لە کراسنەدارەوە نەقڵەکەی تێگەی چاڵتوک لێەوە دێنین بۆ ئێرە لێرە کە هاوردەیەکن کاگاتە ئێرە لە فەردا بۆمان دێت فەردەی 50 کیلۆیی خاص بۆ ئێرە دێتەوە فەردەکانمانە لەسەری فەردانەوە کە نا ئەوە فەردەی لێرە تەیەکەی ئەوەی کە بۆمان دێ لە فەردەی 50 کیلۆیە کە 42 کیلۆ چاڵتوک تەیەکرێت خاص لێ نووسراوە کەمە بۆ سلێمانی و هاوردەکراوە بۆ کارگەی ئاڵدان بە تایبەتی کە دێت ئێمە لێرە هەڵێ ڕەشی لەبەر چی لە بەحرەوە بۆ ئێمە دێت بەناو دەریای خەزەرا دێت کە دێت لەوێ شێوەرەگرێت کە شێوەرەگرێت لێرە بێ هەڵڕژێت بۆی ئەم وشک بێتەوە های سەهری جۆ لە سەوتی بگری دیارە وشکە بۆی وشک بێتەوە کە وشکە بێتەوە دوو باوەی چەندە بێدا بنێت تا وشکە بێتەوە بە پێی وەرزەکانە گۆڕێویش طبعا فەرقە کات ئێمە لێرە ئێستا کە هەڵێ ڕژین دوو شەو سێ شەو بتوانینەوە ئەوەی لێ بکەین هەڵگەڕانەوەی لەگەڵا بکەین وشکە بێتەوە کە وشکە بێتەوە کێنم فەردە گەورانەوە لەبەرەوەی ئێمە فەردە گەورانە بۆ ئێمە ڕافعەیەکمان هەیە ڕافعەکەی خاتە ئەمانەوە بوو نەخلەکە بۆ ناو معمەل ئەمە باسکردن لە چاڵتوک و چۆنێتی ئەیێنین ئاوا بم شێوەیە ئێمە هاوردەی ئەەکەین دوای ئەوە چۆنێکین بە برنج ئەوە لە ناو معمەلی سەڵا بۆتان باسەکەم کەدانەوە ڕوبەری ئەم کارگەیە 4000 مەترە 4000 مەترە 4000 مەترەکە کەمە بووی پێویستی زۆر بە زیاتریشە بەڵام لەبەرەوەی کە زەوی نییە مەجبور بڵین ڕازی بووین بەم ڕووبەرە ئەجینا لە ئەوەڵەوە پێویستی بە 8000 مەتریشە هەر ئێستا بۆ خۆت مەسەن تەماشایکەن ئێستا حالێن کێشەی هێنانی سەڵتوشی کەمانەیە کە لە ڕێیە جێمان نییە پێویستی بە ڕووبەریکە هەیە
کارمەند لەم دقەیە 16مان هەیە 16 کارمەندمان هەیە بەڵێ لە سەلامەتی هەموو شتێکمان بڵێن هەیە و تعلیماتیشمان ناونەتێک کە چۆن ئاگایان لە خۆیان بێ و ئیشەکەشمانی نێشی تیانە خەتەریەکی تیانە هیچ ئامێرێکمان نییە کە خەتەر بێ یان مەسەلەن ئامێری گرگرتن بێ ئامێری مەسەلەن تەقین بێ نیمانە. کاکشێ محەممەد زانیمان چۆن هاتە ناو کارگا حەزەکەم بزانم ئایا چ گۆڕانکاریەک بەسەر ئەم چەڵتوکایەت کاتێک کێتە ناو کارگەی ئێمە کێتە ناو کارگەی ئێمە وەکو بۆم باس کردی تەنها هەڵێ ڕژین وشکێکەکەینەوەکەنەوە فەردە گەورانە دوای ئەمە مەرحەلەی یەکەممان کە دەست پێ ئەکات بۆ کردن بە برنج کردن بە برنج لە دەست پێکات ئێمە دێت هێرە ئێستا ئەم غەربی لەمان دروست کردووە ئەمە بڵین خۆمان دروستمان کردووە لەسەر هینی خۆمان ئەمە پاکردنەوەی لێرە دوو بەشتان واتە دوو لاینتان هەیە ئێمە دوو لاینمان هەیە پێش ئەوەی بچینە سەر دوو لاینەکە من خۆناقی پێش ئەوەت بۆ باسکەم ئێمە لێرە ئەم چاڵتوکە دێنین ئەیکەینە ئێرە لێرە بێژانەوەیەکە لە ژێرتر بێژانەوەکی ترە واتە دوو مەرحەلە ئەبڕێت دوای ئەم دوو مەرحەلەی ئەنجاکرێت ئەم دوو خەزانەوە ئەکرێت ئەم دوو خەزانەوە ئەم خەزانەش ئیشیان چییە لێرە هەرێکی تەنێکە گرن ئەم تەنەکەتی ئەکرێت لە ژێرەوە قایشە ئەگەر کامێرەکە بشانی بە لە ژێرەوە قایشە ئەڕوات بۆ ناو ئاشەکان ینی پێش ئەوەی بکرێتە قۆناغی ئەو دوو ئۆپەرۆ لێرا پاکێتەوە لێرا پاکەکرێ بەڵ ئەمە ئێشتا دانەدراوە سابت نەکراوە لەم بەینادا ئەندرێت بە دوو قایش لە بەردەمەوە چێ بۆ سەر هەردووشان چەڵتوک ئەم بە فەردانە کرێتە ئێرەوە ئەمەی بێژێتەوە بە قایشە چێتە سەر ئەم دوانە دوایی لەم دوانەوە دەرەچێت ئەیدا بە ئاشەکان کە داشی باشەکان چینە ئاشەکان ئەمە باسێک لەم قۆناغە بکەین ئاژەوەی ئەوە چەڵتوکەکەتان پاکردەوەیەتە ئەم قۆناغە لەم قۆناغەیە یعنی بەس ئیشەکەی ئەوەیە کە نەقلێکا باشەکان یان بۆ نمونە لێرە هیچ فلتەرێک هەیە بۆ نمونە ئەگەر هیچ مادەیەک هەبێ لی جا بکرێت هیچ ئەوانەمان نییە ئێمە فلتەرمان ئەمەیە کە پاچی ئەکاتەوە خۆڵ بەر ئەویش بەر تا حەج قەبارەی چەند یعنی حەجمی بەردی لێرە حەجمی چەڵتوکەکە جیا نابێتەوە هەر بەردێک بەقەی حەجمی چەڵتوکەکە بێ و خۆی ئەمێنێتەوە هەر بەردێک بەحقەی حەجمی چەڵتوکەکە بێت ئەمێنێتەوە لێرە لەگەڵ چەڵتوکە ڕاتە ئێرە بەڵام لێرە کە بردمان کڕەمان کرد لەوێ جارێتتر تەسفیەمان هەیە دووبارە پاکردنەوەیکی ترمان هەیە ئەویش هەر 100% نییە کە چوو بوو بە برنج و کەوتە بڵین بوو بە برنج ئەو کاتە حەجمی ئەو بەردەی لەگە حەجمی چەڵتوکەی ڕۆیوە لەوێ جیابێتەوە زۆر باشە سێمە چەڵتوکەکەمان کرد ناو ئەم خەزانەوە بەڵێ لێرەوە لە ڕێگەی چەند قایشە لە ڕێ چەند بێڵتێکەوە ئەڕواتە سەر ئۆپەرەکان ئۆپەری ئاشەکان ئەجە سەر ئۆپەری ئاشەکان هەر دانەیەک بۆ سێ ئاشە ئێمە 6 ئاشمانەیە لە ناو کارگا ئەم 6 ئاشە ئاشەکانیش دابش کراون بە دوو خەت بە دوو لاینەوە لاینێکیان سێ ئاشی لەسەر و لاینەکەی هەروەکو ئێرە ئێستا ئەمە بۆ سێ ئاشەوە بۆ سێ ئاشەکە چینە و دیوێسەش سەیرەکەین هەر عینەن بابەت ئەم 6 ئاشە دابش بووە بە دوو بەش ئەمە پرسیارەوە بکەم ئێستا لە یەک کاتە هەر دوو بەشەکە ئیشەکە دوو لاینەکە یان بە پێویستی ئیشەکە ئێمە بە جۆری ئینتاجی خۆمان ئیشەکەین بەڵام لە یەک کاتا توانین هەردوو لایش بکەین هەر 6 ئاشەکە بەیەکەوە ئیشکەن بەڵام ئێمە لەسەر تەڵەب ئیشەکەین لەبەرەوە ئێمە چەڵتوکە چەڵتوکیش برنجی چەڵتوکە پێڵن برنجی کوردی برنج نابێ ئەگەر برنجەکە ئەسڵ بێت نابێ زۆر بمێنێتەوە بە تایبەتی لە وەرزی هاوینە لە وەرزی هاوینە برنج بمێنێتەوە ئەسپێتیەدا ئەم برنجە ئێمە شکم 100% سروشتیە هیچ موادێکی حافیزەی تیان نییە هیچ دەرمانێ موادێکی تیان نییە کە بەرگری لێ بکات تێگەی چورکم ئێمە وای خینە بازارەوە مانگێک لە دوکانە بمێنێتەوە ئێمەش تا 1 ساڵ ئەکسپیری لەسەرە تا 1 ساڵ هیچ کێشەیەکی نییە بە غێری ئەوەی لە وەرزی هاوی ناترسی ئەسپی هەیە
ئەسپێش تەنها لە وڵاتی خۆمانە خەڵک پێڵێ خراپ ئەینای سەر لە ئێرانە کە دراو سێمانە لە ئێرانە هەتا ئەسپێلی نەدا نایخۆن چونکم کە ئەسپێلیدا موادێکی نیشاستەی تیای نامێنێت موادێکی نیشاستەی تیای نامێنێت کە زەرەری هەیە بۆ ئینسان بۆ قەڵەوی کەوەش نەمای تر احتیادی خەڵکەی خوا سەبارەت بە منافەسەکردن لە کوردستانە هەیە چۆن نییە سەبە وەکو منافەسە کە ئەم عملی من دامەزراوە چەنەها برنجیکە هەبوو لە کوردستانە ڕێکلامی هەر بۆ نەکردووە بەڵام لە دوای دامەزراندی ئەم کارگەیەوە منافەسە دروست بوو مثل لە ڕێ رادیۆکانەوەوانێ هەنێ برنجیکە ئەوانە شیکە هەن ناویان نابم لە دامەزراندی ئێمەوە ڕێکلامیان زیاد کرد لە کەناڵەکانە ئەسڵ ئەگەر لە هەفتەی بڵێ لە کەناڵێکا هەیبوو بێ لە سێ چوار کەناڵ ڕێکلامی بۆکە وازانێ ئێمە کە ئەم کارگەیەمان داناوە دەستمان کردووە بەسەر هەموو کوردستانە وەکو تیجارەت و وەکو کەسابەت و قورتمی هەموو تاجرەکانمان گرتووە نەخێوانیە ئێمە ئێستا ئەمەمان کردووە خەڵک شتێکی پاک بخوا بە چاوی خۆی ڕۆژانە ئەو دەرگایەمان کردوێتەوە ڕۆژانە خەڵکیە تەماشای کا بکە ئێمە چەڵتوکە کڕێەکەین دەرگاشماندا نەخستووە بۆی خەڵک هەمووی بیبینێ بە چاوی خۆی چییە چونکە مەگە برنجێکی پیس هەیە لە بازارە پیسە چییە پیسە خۆ شاید نییە برنجەکە بخەی ئێستا دەسێ بڵێ وەڵا ئەمە شوشەیە ئەمە جوانە ئەمە پێی ناوترێ سیرکردن پیسە خۆی لە ئەسڵا لە هەنێک موادی کە دروست دەکرێت ناڵم هەمووی مەسەڵەن ئێستا دەنەوە برنج بێنە پێ دەڵم کامیان نیشاستەیە کامە بڵێن ئەو پەتاتە و نانی و نیشاستەکەیە هەر بۆ نمونە ئەمە تامە نۆ نمونەم بۆ هاتووە من نۆ نمونە ئەمە نۆ نمونەیە ئەوە هەمووی کۆدیشی پێوەیە و لەم نۆ نمونەیە کە بۆم هاتووە داوای برنجی درێژم کردووە کە بۆم بێ بۆی ناردوو لەم نۆ دانەیە ئەو دانەی تایە کە برنج بێ عەسڵ بێ ناباقەکەی ئەوەیە کە دروست دەکرێت پێم وتوتم ئەمەم بۆ بنێرە وتی تۆ باشترین نۆعت هەڵبژاردۆ ئەمە سیارەکەیەتی منافەسەکردن چۆن نییە ئێستا خەڵک هەنێک برنجیکەیە لە بازارە سیارەکەی هەرزانترە شتێک تەماشاکەی ڕوونترە ڕوون ئێستا خۆمەش ڕوونە تەماشاکەی بۆ منافەسەی من بەڵام ئەوەی کە ئەسڵ برنج خۆر بێ و برنج ناز بێ و بزانێ قەت جۆ نایە بمانە ئەگەرەوەی من بە چنگ چەویشی تیابێ بەردیشی تیابێ ئەمە کڕێ بۆ لەبەرەوە زانێت چییە ئەمە سەبەبی منافەسەکە لە بازارە ئەمە هەیە بەڵام منافەسەی ئەوەی پێ ناکرێ بۆی من بڵێ خراپ چونکە من شەڵتوکە کڕێەکەم لە بەرچاوی هەموو کەسێکە
کاک محەممەد باسی قۆناغ یەکەم و دووەمت بۆ کردین کە چەڵتوکەکە کاتگەگا بە ئێوە یەک دوو ڕۆژ لەو مەخزانەی ئەو دی و ڕۆیەکەن تا وشک بێتەوە پاشان بە فلتەر ئاڕاوە پاکردنەوە پاشان زانیمان بە بێڵتێکە بە قایشێکە گوازێتەوە بۆ ناو ئەم ئاشان ئەمێ باسی ئەو گۆڕانکاریانم بۆکەی کە لە خودی ئەو چەڵتوگەیان ڕوئەدات ئەمە هاتوونەتە قاعی دوو هەم لە قاعی چەڵتوک دەرچوین هاتین بۆ قاعی پاکردنی برنج قاعی پاکردنی برنج ئەم کۆمپایرانەمان هەیە ئەم کۆمپایرانە کە دێت هەر کۆمپایرێ بۆ سەر سێ ئاشان درێژی کۆمپایرەکان 15 پانیەکەیان 40 سانتینە بە سمکی 12 سانتین بۆچی پانیەکان کەمە پانەکان ئێمە کافیە بۆ ئێمە خەتێک چەڵتوکمان هەیە چێتە سەرەوە بە بەردەوامی بۆ ئیشەکەی ئێمە کافیە لە سەعاتێکا 2 تەن و نیو چەڵتوک سەرەخات هەر یەک بەشیان بەشەکە 5 سەرەخات یعنی بۆ ئیشەکەی ئێمە کافیە اینجا کە دێتە ئێرە لێرە لاعورێکمان دروست کردووە تەوزیعێکا بە سێ بەش هەر کامێکیان بەتاڵ بێ خۆی نەقلێکا بۆ ئەوە هەر کامێکیانە و قایشەکە ئەمە هەر ئاشە و هینی خۆی هەیە سەڵی خۆی هەیە ئەم سەڵی ئەم 3 سەڵە هەر کامێکیان بەتاڵ بێ تەوزیعێکە کە دێتە ئەم سەڵە لەم سەڵەوە لێرەوە دێت ئێساوە لێرەوە داخلە بێ ئەمە ناعورێکە ئەمە پێڵێن ناعور هەڵێدا بۆ چۆ بۆ ئێرە ئەمە بپرسن لەم قۆناغەیە چی ڕوئەیە لێرە تەنها چەڵتوکە بەس لە ئاشەکەوێتە دەرەوەیەتە ئەم قۆناغە بە چەڵتوکی دێتە دەرەوە کە هاتە دەرەوە چی ئەلێت لێرە ناعورە هەڵەیاتە سەر ئەمە هێڵەکێکە لێرە ئەمە چی دوایەوە چی ڕوئە ئەمە هێڵەکێکە ئەگەر لە فلتەری یەکەم شتێکی بەتیاما بێت لێرە پاکرێت بەمەرجێ سمکی یعنی لە چەڵتوک گەورەتر بێ لێرە دوایی کە لێرەوە ئەمەش هەر هێڵەکە هیچ گەورەیەکیان نییە غیری هێڵک و یعنی لێرە ئەم قۆناغە هیچ گۆڕانکاری نەوەزە بیر خەبارەکەی تۆزێ بیر بۆتەوە ئەمە ئیسا برنجە لەگەڵ چەڵتوکەکە هاتووە ئەم برنجەکە لەگەڵ چەڵتوکە هاتووە لێرە پاکێکا جیایەکاتەوە بەس چەڵتوک تێیا دێ بە تەنها ئەمە بریتێ لەو چەڵتوکەی کە لە قۆناغی سەرەتایە لە قۆناغی سەرەتایە یەکەم هاتوو ئەمەی تایە کە ئەمەی تایە لەوێ هێڵەکەمان لەگەڵ چەڵتوکەکەی تایەتی تێکەڵن بەڵێ تێکەڵە هیچ مادێکی تری تێ ناکرێت نانە هیچ مادێکی تری تێ ناکرێت ئەمە تەسەمە بەردە جیای کردوتەوە پێگەی ئەمە برنجە کە بە برنجیش بێت نایا بە چەڵتوکەکە جیایەکاتەوە ئێستا لەم کە تەواو بوو لێرەوە چێتە ناعورێتر ئەم ناعورە ئاوە سەیشەکات ئەم ناعورە یا بە ئێرە هەتا ئێرە هیچ گۆڕانکاریەک دروست نەبووە هیچ گۆڕانکاریە دروست نەبوو بەغێری ئەوەی پاکی کردووە فلتەرەیش نەکرێت بەس پاکێکات بووە پاکێکات بووە هیچی تیا نایاڵێ بە پاکی چەڵتوک تیاتێ دووبارە کە لێرەوە ئێستا دەربایە ئەگەر بیکەینەوە ئیتر بۆ کڕەکردنە لێرە کڕی ئەکا کڕیشیەکات چی لێکات ئاوە نایکا بە برنج بڵێن بەس تەنیا زەردێکات توێکڵی چەڵتوکەکەی لێکاتەوە سەبارەت بە سیستەمی کارگە ئەگەر سیستەمی ئاگرکوژێنەمان هەیە کامێرەمان هەیە ڕووناچی کاملمان دابین کردووە بڵێن بۆ مەعمەل بۆ بڵێن بۆ شەو بۆ هەموو سیستەمەکانمان دابین کردووە هەر لە ئاگرکوژێنەوە لە مەسەڵەن حاڵەتی بڵێن بریناربوونێک بڵێن ئینمان هەیە دەرمانخانەمان هەیە بۆ تەداویکردنی ئەو کەسێک کە تووشی حاڵەتێ بێ سەبارەت بە گرفتی کارگە لە هەموو دنیاە کارگە بڵێن بزوێنەری هەیە هەنێک تایبەتی خۆی هەیە کە شتەکان کاڵە سوورە خراپبوون و شکاندن و بڵێن ئەمانە هەیە لە هەموو کارگەیەکە ئێمەش چونکە تازە بووین لەم کارگەیە ئیشمان نەکرد و کەسمان ئاشەوان نەبووین و کەسیشمان پێشتر ئیشمان نەکرد بوو لەسەر ئەم کارگەیە
هەنێ گرفتمان بۆ دروست بوو چۆنێتی گواستنەوەی چەڵتوکەکە چۆنێتی تێکردنی بەسەرەن غەزنکردنی ئەم کەپەکەکەی ئاردەکەی ئەمانە گرفت بووەمە لە بیدادا بەڵام هەنێ ئامێرمان دروست کردووە خۆمان لە ناو معاملەکە دروستمان کردووە بە دەستی خۆمان و بە فکری خۆمان دروستمان کردووە مەسەڵەن ئێستا کۆنڤایەری تایە 15 مەتر درێژە کە چەڵتوکەکە سەرەخا ببینە کۆنڤایەر کە 15 مەتر بێ قەبارەیەکی زۆر گەورەی هەیە ئێمە ساوین مەسەلەن لە 10 سانتین بەرزی لە پانی 50 سانتین توانیمان مەسەر 15 مەتر درێژی کۆنڤایە دروستکەین غەربیلی بێژانەوەکەی پێشتر وەجبەی یەکەممان نا لە بازاڕە وەجبەی دووهەممان چونکە شارەزایمان نەبوو غەربیلی بێژانەوەکەمان بچووک بوون زۆری تێئەکرد فریای ئەوە ناکە وردەکەی جیاکاتەوە ئێمەش پێمان نەزانین چونکە ئاڕاتە سەر ئەو سکێ و ئەچێتە بازاڕەوە کە دوایە سیرمان کرد پیسە پیسەکەی چی بوو پیسەکەی ئەوە بوو دوو ئاشمان تەقی بوو هێڵەکی پێوان لە بنەوە نەمان بینی بوو هەندێک چەڵتوشی بردبوو تێکرد بوو ڕۆستە بازاڕەوانێ و خەڵک گلەیەکی زۆری کرد لەسەرەوە لێمان ئێستاوانەمان هەمووی چاکردەوە گرفتانە کاکشە محەممەد کاتێک کاتی نەسەر ئاشەکان تۆ باسی شتێکت بۆ من کرد وتت لێرە بە چەند قۆناغێک تێپەڕێ قۆناغ یەکەم و دووەمت بۆ باسکردم قۆناغ یەکەم وتت ئەو چەڵتوکەی کێتە ناو ئاشەکە بە قۆناغی فلتەرە ئەڕوا پاشان وتت ئەچێتە قۆناغی تر کە توێکڵی چەڵتوکەکە لێ بێتەوە ئەکرێ بەم بەشە ئەمێ بۆم باسکەیت چ گۆڕانکاریەک بەسەر ئەم مادەیە دێت لێرەیە بەڵێ ئەمە لێرە کە پێم وتی قۆناغی دووهەممان دوای فلتەر کڕەکردن توێکڵی برنجەکە لێ کاتەوە سپیەک یعنی زەردێکا برنجەکە خۆی چۆنە عادەتەن ئەمە ئێستا نیشاستەی لێ نەکراوەتەوە قۆناغی سێممان ئەم ئاشەیە ئەمە ئاشی پێڵن ئاشی پۆلیش سپیکردن تێگەی سپیەکە لێرەوە بە سپێتی بۆ تێبدەرەوە لێگەی برنجەکەی ئەمە ئێستر ئەمە بە سپێتی برنج تێیان هەیە ئەمە برنجی ئەو برنجێکە بەکاری نیانێشان ماوێتی ئەمە تەنها هێڵێکی ماوە هێڵێکیشی پێڵێن ئەم غەربیلەیە بێژانەوەیە تێگەی مەرحەلەی ئەخیرمان ئەمەیە کە بێژانەوەیە و ئەیبا بۆ تەحبیەکردن ئەم مەرحەلەی دوایە مەرحەلەی تەحبیە هیچی تری نەماوە یعنی تر ئەمە تەنها وردەکەی لێ دەرئەکەیت کە وردەکەی ڕۆی تر هیچی نامێنێتەوە ئەمە برنجە بە وردەوە بەڵام تەنها غەربیلی ماوە مەرحەلەی ئەخیری زۆر باش ئێستا لێرە ئەمە ئەو برنجەی کە ویسمان بەرەم هات بەڵێ ئەو وردە کە سوکە ئاردێکی لێ بەجێمێنێ ئەوە چییە؟ ئەمە لە مایە ئەوش ئایدی ئەمە لێرایە ئەمە لێرایە بڵین ئەمە لە ئاردە لە ناو ئەمە ئەچێتە ناوێ و بەردە بەردێکە ئەم بەردە کڕەیەەکە کە کڕەیەەکە ئەم بەردە سوورە ئێسم برنجە سوورە وایە زەردباوە ئەم زەردباوی نامێنێ بێ بە سپی کەواتە ئەم توێکڵە زەردەی چی لێ بێ بە ئارد ئەبێ بە ئارد کە بوو بە ئارد لێرەوە ئێمە بۆریمان هەیە لە پشتەوە ئەچێتە سەر ئەو ژوورە پێڵێن ئاردی برنج ئەو ئاردی برنجە بۆ چی بەکارێن؟ ئەو ئاردی برنجە بۆ علەفی حەیوان بەکارێنرێت بۆ بەتایبەتی ئەتوان سوودیش لەوە بینەوە بفرۆشن بە کارگەی علەف بەڵێ سێمە کارگەی علەف کات حاجی هەیە ئێستا عەقدی کردووە لەگەڵمانە ئیتر ساڵانە ئێمە لەگەڵ ئەوە ئیشکەین کۆنتاکتەکەین یعنی مانگانە موادەکەمان بارەکات ئاردەکە
هەردوو لاینەکە لە ڕێی ئەم بێژنەوە لە ڕێم لاینانەوە ئەچێت ئێرە ئەبێژرێتەوە هەردوو لاینەکەمان لە ڕێی ئەم هینەوە ئەچێتە سەر ئەم هێڵەکە ئەم غەربیلی پێڵێت ئەم غەربیلە یاری ئەکات ئەیداوەی سەحالین ئاشمان کوژاوەوە نیوەڕێ کاتی استراحەتە ئەیدا بە سایلۆکە ئەم سایلۆیش بە ناعورێکە ئەچێتە سەری ئەچێتە سەری ئەچێ بۆ تەحبیە یعنی هیچ ئەی وەکو مادەی خەسارە زەرەرمەند ئایا هیچ بەرهەمێکتان هیچ برنجێکتان لێرە بە خەسار ناڕوە ئێمە بینین لێرە کۆمەڵێک لەم ئامێرەوە چێتە سەر زەویەکە ئەوە کۆکرێتەوە و فلتەر کرێتەوە یان چۆن ئەمە خەسارە ئەزایی چۆن ئەمە ئیستەکە ئەڕژێت ئەمە ئیش ناکات ئەگەر ئەمە ئیشکات هێواش هێواش ئەمە خۆی ڕاتە ناوە هیچ ڕشانێکمان نییە لە عەرزە مەگەر یعنی بڵین کەمێکی ئێواران ئەوش کۆکرێتەوە ئەمانە تێکەڵ برنج ناکرێتەوە کەکەوێت سەر عەرز تێکەڵ برنج ناکرێتەوە تێکەڵ وردە و ئاردەکە کرێتەوە کەکرێت بە عەلەف و بۆ حەیوانە ئاشە هەمونەمە لێرە باسێک لە کوالیتیکەی کوالیتی برنجەکەتان چۆن کوالیتی برنجەکەمان ئیتر خۆی برنج ئەمەیە کەسا بەڕێز دەیبینی ئەمە برنجە لە 100 تروشتیە هیچ موادێکی تیانە یعنی ئەمە ئەیبینی هیچ شتێکی تێکەڵ ناکرێت بە ئاشا دێت ئینسان ئێمە کاتی خۆمان کاتی خۆی لە وڵاتی خۆمانە هەر ئەوە هەبوو ئینسان چاڵتوکمان هەبوومان بر بۆ ئاش کڕەمانە کرد ئەمە ڕێک ئەوەیە یعنی تۆ چۆن لە ماڵی خۆت هەڵ ئەسی فەردێ چاڵتوک ئەبیت لە ئاشێک کڕەیەکەی تو ئەیگەڕێنیتەوە ماڵی خۆت ئەمە ئەوەیە بەبێ هیچ موادێک ئەچێتە دەستی بڵێن کڕیارەوە بەبێ هیچ موادێکی حافیزە یان موادێکی تری تێکرێت یعنی بۆ قۆناغانی کە تۆ باست کرد کە قۆناغێکی تا ڕادەیە چەند قۆناغێکی کەم بوون لە چەڵتوکەوە ئێمە ئەتوانین برنجێکی بە سوودمان دەستکەوێت کە برنجێکی کوردی بێت بەڵێ بەتەئکید پاشان لە ڕێگەی ئەم لە ڕێ چەند بێڵتەوە ئەچێتە ناو بەشی تەعبیە ئەچێتە ناو سایلۆ بەڵێ ئەچێتە ناو سایلۆ لەم سایلوێ شایمە پانکەمان هەیە لەسەری پانکەمان هەیە و فێنکەرەوەمان تامان ئەمە ئەم برنجە کە لێرا دەرئەچێت گەرمیەکی هەیە تا حەدی گەرمیەکی هەیە ئەو گەرمیە نامێ ئەبێ سار بێتەوە ئەنجا تەعبیە بکرێ و بچێتە فەردەوە گرفتی کارگە بڵین لە مەسلەی هەندەسی و فەنی گرفت دێتە پێشەوە بەڵام ئەوە توانیمانە کۆنتترۆلی بکەین و خۆمان چارەسەری ئەوانە بکەین و لە ڕێی بڵین گرفت کە حکوومەت بۆی دروستکردبین نیمانە حکوومەت گرفتی بۆ دروست نەکردوین ئەوە کارەبای عامی کوردستان ئەوە شتێکە خەڵک ڕاتوە لەگەڵی ڕاستە گرفتە کە کارەبا کوژێتەوانێ ئاشەکانە وەسن بەرداشەکان گیرە بێ پێویستی بە پاکردنەوە ینی ڕۆژی وا هەیە 2 سەعاتێمە خەریکی بەران و پاکردنەوە و ئەو بڵێن چەڵتوک کە ئەڕات بڵێن دەرەچێ لە کڕەکردن ئەنێمە ئەزیێتە هیلاکمانەکە بەڵام حکوومەت هیچ گرفتێکی بۆ دروست نەکردوین و وەزارەتی پیشەسازی باشترین هاوکاریشی کردوین دەربارەی ئینتاج بە پێی بازار بە پێی تەڵەبی بازار ئینتاجەکەین ڕۆژێک پێشەوە ئەو کەسانی کە وەکیلن یا ئەو کەسانی کە برنجەکانیان بۆ نێرین ئەو پێشەنگایانە ئەو مارکێتانە ئەو خەڵکە ڕۆژێک پێشەوە تەلەفۆنمان بۆکە ئێمە ڕۆژی دواتر بۆی حاز دەکەین نرخمان وەکو نرخمان نرخێکی زۆر معقول و زۆر گونجاو شتێکی کەم ڕبحی لەسەرە ئەگەر بێت ئێمە چەڵتوک فرۆشین چەڵتوک خێری زۆر زیاترە بۆ ئێمە بەڵام ئێمە ئەمەمان کردووە بۆ ئەوەی کە خەڵک شتێکی پاک بووە برنجێکی بڵێن پاک کە چەندها کە تەلەفۆنی بۆ کردوین ئەڵێ بە ساڵە من تامی برنجم نەکردووە
بە چەند ساڵە ئێستا تامی برنجم کردو ئەزانم تامەکەی چییە. کاشێ محەممەد ئەمە پێشەوەی چێتە ناو سایلۆک ئەمە هەنگاوی ئاخیرە و هەنگاوی کۆتاییە برنجەکە بەرەماتۆ بەڵام ئێمە ئەبینین چەند ڕنگ زەردێکی دایە ئایا ئەمە هیچ زەرێک نادا هیچ خراپ نییە بۆ لە برنجە ئەم بردەن کۆڵە زەردانە چی؟ ئەم برنجەی ئێمە ئێستا تۆ لێرە هەڵەتگر ئەمە مەرحەلە نییە بڵین ئێستا کە دێتە ئێرە ئەم برنجە ئیتر ئەمە زیاترە ڕەنگی زەردی زیاتر دیان بەڵێ ئەمە ئیتر ئەڕۆ بۆ تعبیە ئەم ڕەنگە زەردانەش کە تایەتی ئەمە هەر برنجەکە خۆیەتی ئێستا ئێمە خۆمان من خەڵکی تەنگی سەرم برنجمان هەیە تەنگیکە لە دێگە ئێمە ساڵانە 100 مان هەیە لە هەموو شوێنێک برنج دەمکی زەردی هەیە بەڵام ئەو برنجەی کە دەمکی زەردی تیانە تەواو برنج نییە 100% برنج نییە دروستکراویش بە ئاردی خۆت عەزەکەی سووریکە زەردیکە سپیکە ئەگەر برنجی تەبیعی بوێ برنجی تەبیعی ئەم برنجەیە ئەم دەمکە زەردانە برنجە بەڵام ئەمە بڵین بەم شێوەیە دەرچووە یعنی هیچ گۆڕانکاریەک نییە لە برنجەکە کە بڵین تێکرا بێشتێ یعنی هەمان تامی برنجە ئاساییەکە ئەدا بەڵام تەنیا ڕەنگەکەیەتی تەنها ڕەنگەکەیت ئەویش لێرە کە لێ ئەنێ خۆ زەر دیار نییە هەموو یەک ڕەنگە تەنها لێرە تۆ هەستی پێگەی بە وشکی دەمکە زەردی تایە ئەویش هەر برنجە و تەبیعیە و ئەتیانیە هیچ زەرەرێکی نییە ناخێت. داهاتووە من و کاکشەم هەموو چەند برادێرێکە لێرە ئیشەکەین پێکەوە لەم کارگەیە پلانی داهاتوومان هەیە بۆ هێنانی چەڵتوچی درێژ و بۆ فراوانکردنی ئەم کارگەیە بڵین فراوانی کەین ئەجیزەی تازەتر بێنین و چەڵتوچی درێژیش لە وڵاتانی بڵین ڤێتنام داوامان کردووە کە لەم ڕۆژانە بە دەستمان خەریکی فراوانبوونین و چەندەها شتی کەش ئەهێنین لەگەڵیان نەک هەر برنج چەندەها بڵین خواردەمەنیکە هەیە تا ئێستا بڵین نەهاتۆتە کوردستانەوە یەکێک لەوانەوە زەم پێشیش باسم کرد پێڵێن گرێچکە ئەوە لە دوایەک لە ئیشەڵا لە نزیکانە کە ئەگا ئەو کاتە کە خەڵک خۆی بینی هەموو تعلیماتێکی لەسەرە کە چەندەها مادەی سوودبەخشی تایە بۆ ئینسان. کاکدانا ئەمە بینیمان هەنگاوەکانی دروستکردنی برنج لە هەنگاوی یەکەمەوە لە چاڵتوکەکە چۆن بە مەراحیلەکانە بە هەنگاوەکان ئاڕوا تا هێتە ئەم قۆناغا گرنگترین شت لەم قۆناغەیە قۆناغی تەعبیەواتە تێکردن و کردنە کیسەوە ئەمەوە باسی ئەم قۆناغەم بۆ پێم قۆناغە لە چی پێک دێت ئەم قۆناغە پێشترەوانی کەتان بینی چۆن چاڵتوکەکە ئاڕوا و چۆن چ ئامێرێکەوە بۆ کڕەکردن ئەمە دوای کۆتایی هێنانی پاکردن و کڕەکردن و بڵین بژارکردنی پاکردنی وردەکە یەتە ئێرە دەتە ئەم غەزانە هەشتا نەگرێ بەڵێ هەشتا نەگرێ لەو غەزانەوانێ دوو جێگەمان هەیە بۆ تابیەکردن یەکیان 5 کیلۆ و 10 کیلۆکە ئەم جیازەیانە ئەوی کەشیان ئەم 25 کیلۆیە کە بڵێنەوە 25 تیەکە ئەمە 5 و دەیەکە جیاوازە بەڵێ جیاوازە بە دوو خەتی جیاواز ئاڕوە یەتە ئەم غەزانە لەم غەزانە و بەم بۆریە ئەمە بەرینەیتیایە یەتە پێشەوە بۆ ئەم کارمەندە خۆی تەحەکومی پیاگە خۆی سەیتەری بەسەراکە نا ئۆتۆماتیکە 5 کیلۆ 5 کیلۆکە هاتێ ینی خۆی پیاوانە کراوە 5 کە بوو بە 5 کیلۆ خۆی
کیسەکەت تەواو بەڵێ کە بوو بە 5 کیلۆ دایەگرێ دەمەکاکرێتەوە چیزەکە خاتە خوارەوانێ و بەم مەچینێش دوورێ دەمەکەی دوورێتەوانێ لە دوای ئەوە بەم کۆنڤایەرە ئەڕوا بۆ مەخزن لە مەخزەنیش دوو کرێکار هەن کە سەفتەیەکەن لەسەر پالێت ئەگەنایی ئەم بەشی ئەم بەشە لەڕێی چیەوە تەحەکومەکان لەڕێی چیە و کۆنتڕۆڵی ئەم بەشە ئەکرێت ئەم بەشە لە ڕێ ئەو بۆردەوە لە ڕێ ئەو بۆردە ئەلکترۆنە کە دایەکی سێنی بەیانیان بڵێن ئەو دوگمانە 5 کیلۆکەیە یاتێ ئەنجا لە یەدەویە لە پێشا کە بڵێن ئەیا بە 5 کیلۆ بە 10 کیلۆ ئەنجا پەنجەی پیانەیەکا بە ئۆتۆماتیک لێرەوە لەو بەشەوە بڵێ تهدیدی کیلۆکان لەو بەشەوە بڵێ لەو بۆردەوە پاشانێتە ئەم قۆناغەشەوە کارمەندەکان لێتە ئەم قۆناغە لەم قۆناغەشەوە بڵێن ئەمەکە تێکرێ و ئەدوورێ و تابیاکرێ بەم کۆنڤایەرە ئەڕوا بۆ مەخزەن ئەدانا حەزەکەم باسێکم لەم بەشە بۆ بکەی ئەم قۆناغە چییە؟ ئەم قۆناغە وەکو بینیتان پێشتر چۆن ئەکرێتە بڵێن چیسەکانەوانێ و چۆن تابیەکەین و ئەدوورێ لێو لە ڕێم ئامێرەوە یەتە ئێرە لێرەش ئەم 5 کیلۆیانە 5 جەگەینە ناو ئەم جوێنیانێکەوە بڵێن 25 کیلۆ 5 دانیتەیە لە دوای ئەم بەشە دەخێتە سەر پالێت لە پالێتەکەشەوە لە ڕێی ڕافیعەکە و بڵێن ئامێری ڕافیعەکە ئەیبێن لەوێ دایانین ئیتر ڕۆژانە بە پێی تەڵەب 5 کیلۆیمان هەیە 10 کیلۆیمان هەیە 25 کیلۆیمان هەیە ئەڕواتە بازار و بڵێن بۆ هاوڵاتیانی کە داوایەکەن ئەو 5 کیلوانەی کە پێنج داناکرێتە ناو کیسەیەکەوە ئاوا کەپس دەکرێت ئەلەسەر داواکاری خەڵکیان بۆ خۆت لەسەر تەڵەبە ڕۆژێ پێشتر پێمانەوترێت ئەو کەسە چەنی ئەوێ لە ڕێی بڵێن ئامێرەکانەوە بۆی ئەپێچینەوە بوو دیار ئەبینم لە مەخزەنەکەی ئەوە عەدەد ژمارەیەکی زۆر نییە لە برنج هۆکاری ئەوە چی یعنی ئەوە پێی داواکاری خەڵک ئەگەر خەڵک داواتان لێ نەکە ئێوە بەرهەم ناکەن ئەمە ڕۆژانە بەرهەممان هەیە بەرهەمی خۆمان هەیە ڕۆژانە بەڵام ڕۆژانە مەسەلەن ئەو 5 تەنە بە ئەو 6 تەنە بە ئەو 4 تەنە بە ئەو 3 تەنە بە نامێنێتەوە ئەنی ئەوە نییە غەزنیکەین و بڵێن ناڕوات بەرەمەکەمان نەچێت دەرەوە بەرەمەکەمان بەعکسەوە زۆرجار فریای خەڵکەکە ناکەوین ئەنی فریای ئەوە ناکەوین کە بۆی تەڵەبەکان زوو ئامادە بکەین گەنامنامە پرسیارە بکەم لێرە ئایا هاوڵاتیان تا چ ڕادێک لەم برنجە ڕازین هاوڵاتیان بە دەرەجەیەکی زۆر لێی ڕازیە لەبەرەوەی کە ئێمە چەڵتوگە کڕێەکەین بڵێن شتێک نییە بیهێنین و کەس نەزانێت چییە لێرە بە بەرچاوی خەڵکەوە دەرگایی کارگەکەش کراوەی ڕۆژانە کە هاوڵاتێکی زۆر پێی خۆشە پێی باشە بێ بیبینێ بزانێ ئایا تەواوە چەڵتوگە کڕاکرێ چونکە خەڵک زۆر بێسیقەیە لە برنجەکانی دەرەوە بازار لەبەرەوە پێی خۆشە بێت سەیریکە بزانێت چی ئەکرێت چی دروستەکار یانی ڕۆژانە خەڵکێکی زۆریە وەکو دوا پرسیار لەم پرۆگرام لەم بەرنامەیە ئەمە پرسیارێک لێ بکەم بۆ خۆت وە خانەوادەکەت لەم برنجە ئەخۆن بۆ خۆشم ماڵی حتا خاڵوان و مامان و خزمانیش هەموو هەر لە ماخۆن ینی ڕۆژانە خواردنی سەرەکیمان برنجە و هەموو کەسێکیش خواردنی سەرەکی لە کوردستانە بەعام برنجە بەڵێ بۆ خۆشمان لەوە خۆین و زۆرم لە برنجەکانی کە پێ خۆشترە وەکو تامیش خەڵک زۆر لێی ڕازیە لەبەرەوە کە ئەزانێت چیە خواستە
سەبارەت بە کوردستان ئەوان کەسانی کە خاوەنی کارگەن چەندها کارگەی باشمان هەیە لە کوردستانە چەندها کەسی باش هەیە چەندها کەسی ژێ کارگەی داناوە کارگەکەی لە ئێسایە مەسەلەن ئیش ناکە یان بە هەڵە پەلاماری کارگەکەی یاوە هیوادارم حکوومەت پێش ئەوەی کابرا کارگەکە دانێ چەند کەسێکی هەبێ مەسەلەن ئەو کەسە کاچێتە بەردەسی ئەچێتە لای لە دایرەکە ئەم کەسانە معلوماتێکی وایان هەبێ کە ئەگەرم کاسی کە ئەم کارگەیە نەدایانە لە کوردستانە حکوومەت هەنێک ئەو کەسانی کە دایناون هەنێک تعلیماتی بنێ بۆ ئەم کارگانە نەکەون ئێستا لە کوردستانە لەوانێت لە سا شەستی کارگەکان پەچیان کەوتبێ وەستا بن بۆ یەکەم شت حکوومەت کابرا بۆ معمەلی مەسەلەن بۆری هێناوە مەسەلەن معمەلی سۆندەی هێناوە عەلاگەی هێناوە زفری هێناوە نایلۆنی هێناوە ئەمە دروستەکە حکوومەت دامی ناکە بەچی دامی ناکە لە ئێرانەوەیەت هەرزانترە لە تورکیاوەیەت هەرزانترە بۆچی واکە تورکیا و ئێران هەرزانتر داخلی وڵاتەکەی تویەکە لەبەرەوە کارگەکانە پەچی بکەوێ حکوومەت دامیکە حکوومەتی ئێران دامی کارگەی خۆیەکە بەچیە ئەگەر بە دۆلارێک بێ ئەڵێ تۆ بچۆ 50 سنت لە کوردستان بۆیە جێڕێتەوە تورکیاش عینەشت بۆی کارگەکانی خۆمان پەچی بکەوێ ئێستا ئەگەر حکوومەت بێت دامی بکات لە چی حکوومەت خۆ بەحاتی 650 نیاوە بە کەس بۆ داوەزراتی معمەلێ بەس بەوە هاوکاری مامکە ناڵین پارەمان بەرێ بەس بەوە هاوکاری مامکە کە معمەلێک دروست دەکەی لە کوردستانە حکوومەت هەستێ سێرێکی ئەم کارگەیەکە ئەگەر ئەم کارگەیە ئینتاجەکەی ئەوە بوو کە بۆ کوردستان بڵین کفایەتە ئەگەر ئەو کار مەسەلەن لە گومرگەکان نقطەی گومرگەکانە حکوومەت باجێکی زیاتر خاتە سەر ئەو شتەی کە لە وڵاتەکەی کەوێ بۆی کارگەکانی خۆمان پەچی نەکەوێ ئێستا هەر بۆ نمونە کارگەیش کەمانەیە لە بازیانە ئەو تاتانە حکوومەت سنتێک غەرام گومرجی زیان نەکردووە لەسەر ئەوانەی کە لە ئێران و یا لە تورکیاوە بێ ئێمە وڵاتەکەمان پاکردوتەوە کە پرۆسەری ئەم کوردستانە کە ئێستا پایمانتیان هێشتووە هەر بۆ نمونە